ئێمە شەتانە ئێمە خانەی ساوایانمان هەیە لە خانەی ساوایانە مناڵێک لەسەر و جادێ فڕێنێ من ئەیهێنم باشە ناڵی بێدایک و باوک لە قیت کاکە مەچولن نەسەبە لەو سەرجەم لە هەولێری پایتەختەوە گفتوگۆی تایبەت بە یەخستنەوەی پەیڕەوی خانەی بێسەرپەرشتان و دۆخی بێسەرپەرشتان لە هەرێمی کوردستان کرا. من کێشەیەکەشم هەیە ئێستا لە خانەکانە کاکتۆر ئەمڕۆ چوارشەممە لە شاری هەولێر وەڕۆکشۆپێکی تایبەت بە یەخستنەوە و هەموارکردنەوەی پەیڕەوی خانەی بێسەرپەرشتان بە بەشداری بەڕێوەبەرانی چاودێری کۆمەڵایەتی لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک ڕێکخرا و گفتوگۆی زۆر کرا لەسەر پەیڕەوی ناو خانەکان و دۆخی بێسەرپەرشتان لە هەرێمی کوردستان. بەشداربووانی وەڕۆکشۆپەکە باسییان لەوە کرد کامە کۆتا دانیشتنە و دواتر نووسراوەکە دەنێردرێت بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێوە بڕیاری لەسەر دەدرێت. بۆ گۆڕینی بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی خانەکانی مناڵان بوو و کارمان لەسەر ئەوە کردووە و خۆشبەختانە لە قۆناغەکانی کۆتاییایە دوای ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران پێویستەکە کە ئیتر پەیڕەوی خانەکان بەو شێوەیە بێت و کاری لەسەر بکرێت لە ناو خانەکانی مناڵانە. نووسراوەکە پێک دێت لە چەندین خاڵ و لەوانە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو بێسەرپەرشتانەی کە تووشی نەخۆشیەکانی وەکو ئۆتیزم و شەلەل دەماغ دەبن و بەشێکی دیکەی نووسراوەکە تایبەتە بۆ منداڵانەی کە تەمەنیان دەگاتە سەروی 18 ساڵان و شێوازی مامەڵەکردن و دۆزینەوەی کار و شوێنی نیشتەجێبوون بۆیان لە دوای تەمەنی یاسایی خۆیان. ئێستا ئەوەی کە با بڵێن یەکە لە تەوەرە گرنگەکانی کۆبوونەوەکانی ئێمە لەبەرەوەی دیارە پێشتر لە پەیڕە و لە یاسای پێشتر چارەسەر نەکراوە یاخود بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسیەکان بە شێوازێک بوونە منداڵ لە دوای 18 ساڵی ئەگەر لە خوێندن بەردەوام بایە ئەوە لە خانەکان دەمانەوە بەڵام ئەگەر لە خوێندن بەردەوام بایە ئەوە دەچوە ڕێزی سوپاوە بەڵام ئێستا ینی سیستەمەکان گۆڕاوە بۆیە دەبێتن ئێمە کار بکەین لەسەر ئەوەی کە ئالیت و میکانیزمی نوێ بدۆزینەوە کە ئەو منداڵان دوای 18 ساڵ چی بکەن باشە وڵانە کە دەبنە 18 ساڵ و وەکاریان نییە یاخود لە خوێندن بەردەوام نییە دابمەزرێن بەڵام ئێمە دەمانەوێت لە ناو پەیڕەوەکە تەزبیتی کەین و بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی باز لەوە دەکات کە پێویستە حکوومەتی هەرێم بۆ باشترکردنی دۆخی بێسەرپەرشتان میلاکی زیاتر بۆ خانەکان دابین بکات و پێویستیان بەوەیە شوێنی ماونەوەی گونجاویان بۆ تەرخان بکرێت. ئێستا خانەکانی مناڵان ڕێکخراونەتەوانێ و مناڵەکان لە خوێندنان و کاتێککە ئەچنە هاوینەوانێ و سێمانگی هاوینەوە ئەچنە خولەوە بەڕاستی بە شێوەیەکی زۆر باش سەرپەرشتیانەکرێت بەڵام بۆ باشترکردنی ڕەوشی و بارودۆخی سوودمەندانمان لە خانەکان پێویستەکە لەسەر حکوومەتی هەرێم میلاکی زیاتر دابین بکات بۆ خانەکان و چاودێر و مامۆستا و توێژەری زیاتریان بۆ دانێ و پێویستەکە کە شوێنی مانەوە و حەسانەوەی گونجاویان بۆ تەرخان بکات و بۆ دابین بکات و پێویستەکە کە ئەو مناڵانی ئەگەنە سەر و 18 ساڵ بە سووترین کات هەم لە ڕێگەی شوێنی نیشتەجێبوونەوەوانەوە هەم لە ڕێگەی دامەزراندنەوە دابینکردنی ئیش و کارەوە بۆیان بەڕاستی بەدەمیانەوە بێت پێویستەکە کە بەو شێوەیە بێت. بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی لە پارێزگای هەولێریش ئەڵێت ڕێژەی منداڵانی بێسەرپەرش لە پارێزگای هەولێر بە چەندین هۆکارەوە ڕووی لە زیادبوون کردووە و لە ئێستادا نزیکەی 80 منداڵ لە ناو خانەکاندان و نزیکەی 120 منداڵیش لە دەرەوەی خانەکان خەریکی ژیانکردنن. پێیوەستە بەو گرفتانەی کە لە ناو کۆمەلگایدا هەیە بۆ نمونە ئێستا گرفت لە کۆمەلگا بە تایبەتی ڕێژەی زیادبوونی تەلاق و تاوان و بەکارهێنانی مادەی هۆشبەر وای کردووە کە دایک و باوک و خێرزان ڕوبەڕووی سزای یاسایی ببنەوە یاخود جیابوونەوە و دێکترازانی خێرزان بووە بۆیە بەداخەوە ڕێژەی منداڵانی بێسەرپەرشت لە شاری هەولێر لە زیادبووندایە کە ئێستا لە هەولێرە نزیکەی 80 منداڵ لە ناو خانەکانەوە نزیکەی 120 منداڵی بێسەرپەرش لە دەرەوەی خانە ئێمە وەکو حکومەت و چاودێری کۆمەڵایەتی پشتگیریان دەکەین. یاکۆ حوسێن ستاندەر هەولێر. متابعەی ئەوە بکاتن کە چۆن بتوانین ئەو قۆناغە بپەڕێنینەوە.